فرمودي 24 لپرة 122 عن أنس قال قال رسول الله صلى الله عليه وسلم يعني يقول الله عز وجل المجاهدون في سبيل الله هو علي ضامن حديث صحيح أخرجه الترمذي واتە دەجێڕنەوە لە ئەنەسی کوڕی مالیکەوە بەر ڕەزامەندی پەروەردگار بکەوێت دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی مەبەستی ئەوەیە کە خوای گەورە و باشکۆ دەفەرمێت ئەوانەی کە جیهاد دەکەن لە ڕێگای خودادا ئەوەی لای من مسۆگەرە کە ئەگەر بیمرێنم ئەیخەمە بەهەشتەوە و ئەگەر بیگەڕێنمەوە دەیگەڕێنمەوە بە پاداشت و دەستکەوتەوە لەم فەرموودا قودسیە گەورەی پلەی جیهادمان بۆ دەردەکەوێت کە چەندە بە نرخە لای خوددا و مجاهیدانی ڕاستەقینە چ پاڵپشتێکی گەورە و بەهێزیان هەیە ئەوەتە خوددا خۆی زەمانەتی بەرهەم و دەستکەوتی دنیا و دوا ڕۆژیان دەکات براو خوشکانی خواناس و دۆسۆز بۆ گەیاندنی ئاینە بە نرخەکەی ئیسلام بزانن کە گیان شتێکی ئەمانەتە و ئەبێ بە خاوەنەکەی کە خوا بدرێتەوە و لەو کاتێک کە بۆی داناوە و هیچ کەس لەو کاتە توانەی پاش و پێشخستنی نییە و کەسیش لە مەرگ عەفو نەکراوە بەڵکو پەروەردگار لە سوورەی ئەڕەحمان ئایەتی 26 و 27 دەفەرموێت كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام واتە هەرچی بەسەر ئەو زەویەدا هەیە هەمووی دەمرێ و تەنها پەروەردگاری خاوەن شکۆ و بەڕێزت دەمێنێتەوە ئەم مردنەیش کاتی دیاریکراوی هەیە و پاش و پێش نابێت وەکو پەروەردگار لە سوورەی یونس ئایەتی 49 دەفەرمێت لكل أمة أجل إذا جاء أجلهم فلا يستأخرون ساعة ولا يستقدمون واتە هەرگەلێ کاتی دیاریکراوی هەیە هەر کاتی وەختی خۆیان هات ناتوانن یەک چرکە لەو کاتە دوا بخەن و ناشتوانن پێشی بخەن بەڕاستی عاقڵان هەر لە کۆنەوە زانیویانە مردن هەر مردنە ئەگەرچی هۆی مردنەکان جۆرا و جۆر بێ هەروەکو ئەو شاعیرە دەڵێ من لم يمت بالسيف مات بغيره تعددت الأسباب والموت واحد منیش دەڵێم ئەبێ هەر بمرید جارجاریش چەکە هۆی مردن زۆرە بەڵام مەرگ یەکە نە ئازا هانی و نەترس دووری کرد کەی ژیانی مرۆڤ کەم و زیادی کرد بۆ ئەژی بۆ مەرگ تاکەی نەزانی چەک لەشان بکە و وەرە مەیدانێ باوەڕت نەما بە فەرموودەی خوا نەژیان و نەمەرگ کەم و زیاد ناکە دەی بۆ داماوی هەتاکەی پەستی بەسیە بەندەی و تاکەی ژێردەسی خدا دەفەرموێ کافر دۆڕاون هەرچەند بەهێز بن دوجار شکاون کوفر ئەشکێنێ و ئاین سەرەخا ئەمەی نووسیوە لە ناو زەبووردا لە زۆر و زەنجی کافر مەترسن بەڵێنی خوایە و دەبێ لە ناوسن ئەبێ سەرکەوێ سەربازی ڕەحمان ئەبێ بڕوخێت سەربازی شەیتان کوفر هاتووە لاشەی بنێژێ خۆی وا خەریکە غەرقە دەنێژێ نیشانەی مەرگی خۆی چاکە زانێ سەد حەیف مسلمان ئەمە نازانێ خوا نایفەوتێنێ تەلاشەکەی تۆ یان سەرکەوتنە و دەستکەوت ئەبەی تۆ یان گیان نەفرۆشی بەوەی پێی داوی جێگات بەهەشتە و سەد پلەی ناوی ئەی ئەبێ ئەوان چاوەڕێی چی بن بێزگە سەرشۆڕی و ڕوخان و مردن ئەو جا لێدانە و سزایە و نەفرین ئاویان زوخاوە و شادیان گرین بچووک نەفرینی گەورەی خۆی دەکا گەورەی شەروەها لعنەت لەو دەکا ئەو دەڵێ تۆ بوویت منت فریودا ئەم دەڵێ تۆ بوویت منت هەڵدێرا هەردوو هەڕەشا لە یەکتر دەکەن هەردوو یەکتری تاوانبار دەکەن چ سوودێک دەکەن لەو بێزاریە خۆ ڕزگار نابن دەردیان کاریە حەق فەرمووی بەوان نەکەن قسە و باس ئاگرە جێتان ناتان بێ خەڵاس قاڵی ئەمڕۆتان قاڵی پاشدزە کامتان گەورە بوون زیاتر سەرکزە نەما ئەو ڕۆژەی سینگ دەرپەڕێنی بۆ سەروەری خۆت شاران بڕمێنی داکەوە بۆ خۆت گڵا ڕاوت بێ
چەند جار پێدوترا ئاگات لە خۆ بێ بۆ ڕەحمت نەبوو بۆ بەندەکانم نەتزانی ئەمڕۆ دەکەویتە داوم وەرن پێش ئەوەی ببن پەشیمان پێش ئەوەی دەرگا داخرێ لێتان پێش ئەوەی گیان کێش بێتە سەرسینگتان تا نەگەیشتووە گیان ئاستی قوڕگتان تۆبە بکەن بەسە واز بێنن قیامەت سەختە و ترازوو دێنن شایەتی ئەدا هەموو ئەندامێ قەرین ئەتکێشێ و سائیق پاڵەنێ ئاگری جەهەنەم بە ڕق و قینە دژمن سوتێنە لەسەر ئەم دینە ئەوەی کردوتە هەمووی نووسراوە تەسجیل کراوە و وێنەش چێشراوە گەردیلە چییە لای خوداون نابێ دادپەروەر خوایە و داد ئەبێ وابێ دڵسۆزترین بۆتان وەی حاڵی نابن مردن میوانە و لێ ڕزگار نابن لە چاو خۆتانە وا سەیرمان مەکەن ڕاستیمان لایە و خۆتان جێل مەکەن بەرەو شەخص ناسین قەت بانگتان ناکەم بەرەو خۆت ناسین داوەتتان دەکەم هەرکەس خۆی ناسی خوای شیە ناسێ بێ ئیرادەی ئەو بۆی ناکرێ باسێ نەهاتنی دنیات نەماڵ ئاوایی نەبەرزی و نزمی جا بۆ داماوی هاتنی دنیات بۆ ئیمتیحانە تا لە قیامەت نەتبێ بەهانە تا گەنجی مەستی تا پیری سستی ئەیکەی کاتی دێ خوددا پەرستی دۆست و دژمنت بە یەک مەزانە پەیڕەوی دژمن کاری نەزانە شەیطان دژمنتە چاچی بناسە جەنجی لەگەڵتا تا دوا هەناسە سڵاوت لێ بێ لاوی بەوەفا نائومێت نەبیت لە لوتفی خوددا غەفارە و ڕەحیمە و ڕەحمان یارمەتی دەرە و دۆستی خواناسان تەوحیدیش چاوی هەر لە خوددایە کەلای ون نابێ پەلکە گەڵایە مسقال ذەڕە خەیڕن یەڕەهوو مسقال ذەڕە شەڕن یەڕەهوو بەڵام بەداخەوە ئەمڕۆ خاوەن باوەڕان ڕویان کردوتە دنیای بێوەفا و لە ناوچوون ئەویش خۆی وا بۆ جوان کردوون وا خۆی پیشانەدات کە ماڵی هەمیشەیە و هەرگیز لە ناو ناچێت خاوەن باوەڕان دڵیان نایەت ئەو گیانەی کە خوا پێداون بێگومان نەچێت نایەنوێت لە ڕێگای خوددا ئەو گیانە ببەخشن و وازیان لە جیهاد و گیان فیدایی هێنا و مەرجی سەربەرزیان نەویست و ژیانی سەرشۆڕی و پڕ لە شەرمەزاریان هەڵبژارد و خۆیان کرد بە بەندە و بندەستی بێباوەڕان تاوان لێهات ئەستێرەی بەختیان لە ناو عالەمدا ون بوو و ڕۆژی سەربەرزی و پڕ لە شانازیان ئاوا بوو و ئەو ناو ناوەڕۆکە پڕ لە فیداکاری و جوانمەردی و عەزیزەیان لەدەستدا و دژمنان لە هەموو لایەکەوە تەمایان تێکردن و وەک لاچی گورگان خوارد و تەپیان دانە سەر لە ئیسلام هەر ناو ماوە و لە ئاین هەروێنە بۆکوێ ڕۆیشتون چیان لێهات وڵاتە ئیسلامیەکان و زەویەپان و بەرینەکەی کە بە هەور ئەوترا بۆکوێ بچی بەرووبوومەکەت بۆ لای من دێ بەڵێ داگیرکەرانی چاوچنۆک داگیریان کردن و هەموو خەیر و بەیریشان بەتاڵان بردن و وڵاتیان بەدەیان پارچەوە کردن و ئەوەی بێشەرمی بوو بەسەری مسلمانانیان هێنا بۆکوێ ڕۆیشت سوپای گەورەی سەمەرقەند و بوخارا چی لێها سوپای سەرکەوتنەکانی ئەندەلوس کا سوپا پیرۆزەکەی پاڵەوانی کورد سەلاحەددین کوا سوپا قارەمانەکەی قوستنطەنیە لا حول ولا قوة إلا بالله ئەی باوەڕداران و ئەی پێی ڕەوانی سەرداری عالم صلى الله عليه وسلم هۆشکەنەوە و ڕاپەرن براو خوشکانتان لە چیچان و بۆسنە و هەرسک و فلیپین و فەڵەستین کە قیبلەی یەکەمی مسلمانانە چاوەنوارتانن ئەی ڕۆڵە قارەمان و نەبەزەکەی گەلی کورد ئەینەوەی قارەمانی لەبیر نەچوو سەلاحەددین هەموو چاوەنواری سەلاحەددینێکی ترن ئەوە بەڵێنی خوایە و زامنی سەربەرزی و دەستکەوتی دنیا و دوا ڕۆژتانە ئەگەر گەڕانەوە لە پاش دیهات پاداشتە و دەستکەوت و ئەگەر شەهیدیش بوون لێ خۆشبوونە و بەهەشت وەکو تازە شەهید کرابن و بۆنی خوێنەکەتان وەکو میسک وایە لەو مەیدانەدا و لەو کاتەدا وەکو پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت سوێن بەو کەسەی گیانی محەممەدی صلى الله عليه وسلم بەدەستا هیچ برینێک نییە کە لە ڕێگای خوددادا کرابێ مەگەر لە ڕۆژی دواییدا دێت هەر وەکو ئەو کاتێک کە بریندار کراوە ڕەنگەکەی ڕەنجی خوێنە و بۆنەکەی میسکە سوێن بەو کەسەی کە گیانی محەممەدی بەدەستا صلى الله عليه وسلم ئەگەر بۆ مسلمانان سەخت نەبوایە
هەرگیز لە هیچ دەستەیەکی جیهادی ڕێگای خوددا دوانە دەکەوتم، بەڵام دەسەڵاتی وڵاغی سواریم نییە بۆ هەمویان و ئەوانیش خۆیان دەسەڵاتیان نییە و سۆریان پێ ناخۆشیشە کە لەگەڵ مندا دەرنەچن بۆ جیهاد. سوێن بەو کەسەی کە گیانی منی بەدەستە، پێم خۆشە جیهاد بکەم لە ڕێگەی خوددادا و بکوژرێم، لە پاشا هەم جیهاد بکەم و بکوژرێم، لە پاشا هەم جیهاد بکەم و بکوژرێم. ئەوەتە پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم و ڕاهبەری ڕاستەقینەی مرۆڤایەتی و دڵسۆزترین بەندەی خوددا ئاوەتە خوازە کە 3000 گیانی تێبکرایە و جیهادی لە ڕێگەی خوددا بکردایە و بکوژرایە. بەڵام لەم سەردەمەدا کە سەردەمی نەمانی زانیاری ڕاستەقینەیە واتە عیلم التەوحید، چەندین دەستە و پارتی بەناو ئیسلامەوە خەڵکی لە جیهاد سار دەکەنەوە و لە ترسی دژمنانی خوددا ئاەتی قورئان و فەرمودە جیهادیەکانی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم دەشارنەوە و بەناو ئیسلامەوە دەژین و ڕاستیەکانی ئیسلام لە خەڵک دەشارنەوە و لاوەکانمان چەواشە دەکەن. کوردوتەنی نانخۆری سفرە درن. ئایا ئەوانە لە پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم زاناترن؟ ئایا ئەوانە لە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دڵسۆزترن بۆ خەڵکو و بۆ ئاین؟ لە ڕاستیدا ئەوانە مردووی بەشی زیندوخۆرن. هەندێک دەڵێن چەند دەستەیی و چەند حیزبی دروستە، ئەمانە شەمویان خۆیان بە خەمخۆر و دۆستانی ئیسلام دەزانن. ئەوەی ڕاستی بێ ئیسلام عەقیدەیە، ڕەوشتە، بەندایەتیە، جیهادە، ئاشتیە، ڕامیاریە، حکوومەتە، دنیایە، دواڕۆژە، یەک ڕێبازە، یەک حیزبە، دۆستایەتیان لەگەڵ خوددا و پێغەمبەر صلی الله علیه وسلم و باوەڕدارانە و دژمنی دژمنیانن. چەند ئاگاداریەکی گرنگ. یەکەم، بۆ سەقامگیربوونی ئیسلام دەبێ عەقیدەیەکی پاک و خاوێن هەبێ و تێکەڵاو بە شیرک نەبێ. ئەوەتە خوای گەورە دایناوە بە مەرجی سەقامگیری، هەروەک لە سوڕەی ئەننور ئاەتی 55 دەفەرموێت: وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا. واتە خوا بەڵێنی داوە بەوانەی کە باوەڕیان هێناوە و کردداری چاکەیان ئەنجام داوە کە سەقامگیریان بکات لە زەویدا وەکو چۆن سەقامگیری کرد ئەوانەی پێش ئەوان، و دای دەمەزرێنێ بۆیان ئەو ئاینەی کە هەڵی بژاردوو بۆیان ئیسلام و ترسەکانیان دەگۆڕێ بە ئاسایش و هێمنی بەو مەرجەی کە من بپەرستن، هیچ هاوبەشێکم بۆ دانەنێن. دەی ئەگەر بەڕاستی ئەمانەوێ ئاینی خوددا سەقامگیر بێ بۆمان، با خۆمان و خاو و خێزان و کۆمەڵەکەمان بە چاچی خوددا بناسین و هاوبەشی بۆ دروست نەکەین، چونکە ئەمە بەهێزترینی هۆیەکانی سەرکەوتن و دامەزراندنی ئاین و سەقامگیری و هێمنی مسلمانانە لەسەر زەویدا و پێچەوانەکەشی گەورەترین هۆی لە ناوچوون و شکاندن و سەرشۆڕیمانە، وەکو ئەمڕۆ کە بە چاوی خۆمان دەیبینین و بە لەشمان هەستی پێدەکەین، هەروەکو لە ئاەتی 7 سوڕەی محەممەددا دەفەرموێت: إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. واتە ئەگەر ئێوە یارمەتی خوددا بکەن، یارمەتی خوددا بە بەندایەتی و گوێڕایەلی و یەکتاپەرستیە، خوایش یارمەتی ئێوە دەدات و سەرتان دەخات بەسەر دژمنانی خوددا و خۆتاندا. بەڕاستی ئەمە خاڵێکی زۆر گرنگە و پێویستە بانگەوازکردنی ڕێگای ئاین زۆر نرخی پێ بدەن و بزانن کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم 13 ساڵ هەر خەریکی پتەوکردنی عەقیدە و پاکردنی بۆ لە شرک. ئاینی بێ حکم هیچ سوودێ نادا، حکمی بێ ئاین گەل بە بادەدا. دووەم، جیهاد پێویستە لەبەر ئەمانەی خوارەوە. ئەلیف، چونکە خوددا فەرمانی پێکردوین و ئەوی بە ڕێگای گۆڕاندنی خراپە بە چاکە داناوە و پێویستی کردووە لەسەرمان و نابێ ملەجڕەی تێدا بکەین و خۆمانی لێ حەشار بدەین، هەروەکو پەروەردگار لە سوڕەی ئەلبەقەرە ئاەتی 216 دەفەرمێت: كتب عليكم القتال وهو كره لكم وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم
وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. واتە فەرز کراوە لەسەرتان شەڕکردن بۆ سەقامگیری ئاینی خوددا. ئێوە پێتان ناخۆش و ناڕاحەتە هەر ئەوە چاک بێ بۆتان و نزیکەوەی کە ئێوە پێتان خۆشە هەر ئەوە زیانی بێ بۆتان و خوددا دەزانێ ئێوە نازانن. بەڵێ ئێمە شەڕمان بەلاوە ناخۆشە لەبەر ئەو شتانەی کە لە پاش شەڕ ئەلقیتال ڕوودەدات وەکو برینداری و لەدەستدانی خۆشەویست و ماڵ و سامان. بەڵام ئەوە سوودێکی گەورەی تێدایە بەهۆی ئەو ئاکامەی کە لە پاشدا بەدەست مسلمانان دەکەوێ لە سەرکەوتنی و پاراستنی ماڵ و ناموسی سەدان ملیۆن مسلمان و پاراستنی سامانی گەل و وڵاتی ئیسلامی و سەربەرزی مسلمانان. سەرڕای پاداشتی ڕۆژی دوایی کە هەندێکی لە فەرمودەکەدا باس کراوە. جابا ئەوانەی کەوا ناحەزن بەم قسەیە پێمان بڵێن چی جوداوازیەک هەیە لە نێوان کوتیبە عەلەیکم القیتال و کوتیبە عەلەیکم الصیامدا بۆ بە ڕۆژوگرتنەکە هیچ کەس قسە ناکات و هەمیان بەلایەنەوە فەرزە و پێویستە، بەڵام شەڕکردنەکەیان بەلاوە شتێکی ناحەزە و نابێ باسی بکەین. ئایا ئێوە زانان یاخود خوددا؟ ڕاستی فەرموو پەروەردگار کە لە سوورەی ئەلبەقەرە ئایەتی 246 دەفەرمێت فلما كتب عليهم القتال تولوا إلا قليلا منهم والله عليم بالظالمين. واتا كاتي شر فرسكرا لسريان پشتیان تێکرد بێجگەل لە کەمێک نەبێ و خوا زانیاری هەیە بەسەر ستەمکاراندا و دەیان ئاەتی تر لەم بارەوە هەیە و ئێمە لەبەر کورتکردنەوەی باسەکەمان نایەنووسین. بە چونکە ئەگەر ڕێگای جیهاد نەگرین بمانێوە و نەمانەوێ دەکەوینە داوی بەندایەتی و سەرشۆڕی و لە ناوچوونی گیان و ماڵ و ناموسی مسلمانان. هەروەکو پەروەردگار لە سوورەی ئەتتەوبە ئایەتی 39 دەفەرموێت إلا تنفروا يعذبكم عذابا أليما ويستبدل قوما غيركم ولا تضروه شيئا. واتا ئەگەر دەرنەچن بۆ جیهاد خوا سزایەکی دەردناکتان نەداتێ و ئێوە دەگۆڕێتەوە بەگەلێکی تر و ئێوە هیچ زیانێک لە خوددا ناکەن. هەروەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی ما ترك قوم الجهاد إلا عمهم الله بالعذاب. واتا هیچ گەلێک واز لە جیهاد ناهێنێ ئەگەر وازی لێهێنا خوددا هەمیان دووچاری سزا دەکات. دەی ئەوەی بە چاوی خۆمان دەیبینین و بە گوێی خۆمان دەیبیسین سزای دنیایە، ئەی ئەبێ سزای دوا ڕۆژ چۆن بێ؟ جا بۆ ڕزگاربوون لەو سزا و شەرمەندەیانە پێویستە شەڕکردن هەبێ، بەڵام لەبەر ئەوەی کە شەڕ لەبەر خۆی واجب نەکراوە بەڵکو لەبەر دابینکردنی گیان و سامان و ناموس و لەسەر هەمویانەوە ئاینی مسلمانانە، بۆیە پێویستە پێشەچی ئامادەیی بۆ بکرێت لە هێز و لە چەک و بە گوێرەی توانای مسلمانان. وەکو پەروەردگار لە سوورەی ئەلئەنفال ئایەتی 60 دەفەرمێت وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم وآخرين من دونهم لا تعلمونهم الله يعلمهم وما تنفقوا من شيء في سبيل الله يوفى إليكم وأنتم لا تظلمون. واتا خۆتان ئامادە بکەن بەو شتەی کە لە تواناتاندا هەیە لە ماڵ و لە هێز و لە چەک و چۆڵە و ئامادەکردنی چارەوەی چاک بۆ ئەوەی دوژمنانی خوددا و خۆتانی پێ بترسێنن و کەسانێک کە ئێوە پێیان نازانن چ منافقانی ناوڕیزی مسلمانان بێ و چ باوەڕانێکی هاوپەیمانی نیەت پیس بێ کە ئێوە پێیان نازانن و خوا پێیان دەزانێ و هەر شتێک ببەخشن لە ڕێگەی خوددادا خوددا پاداشتان دەداتەوە و ئێوە هیچ ستەمێکتان لێ ناکرێت نە لەلایەنی خواوە بۆ پاداش و نە لەلایەن ستەمکارانەوە. ئەگەر ئابە و شێوەیە ئامادە بووین ئەجینا وەک ئەمڕۆ دەبین. عوقبەی کوڕی عامیر دەڵێ بیستم لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم فەرمووی ئەلا ئین القووەتە الڕەمی ئەلا ئین القووەتە الڕەمی ئەلا ئین القووەتە الڕەمی. واتە ئاگادار بن مەبەست لە قووەت لەو ئاەتەدا تیراندازیە. ئەم وشێ 3000 لەسەر یەک پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمووی. هەروەها
پێغەمبەرمان صلى الله عليه وسلم فرموویەتی: من علم الرمي ثم تركه فليس منا أو قد عصى. واتە هەر کەسێ فێری تیر ئەندازی ببێ لە پاشدا لەبیر خۆی بباتەوە لە ئێمە نییە، یان فەرمووی بەڕاستی تاوانی کردووە. بەڵێ مادەم قیتال واجب بوو، قیتالیش بەبێ ئامادەیی ناکرێت، ئەم ئامادەییەش واجبە، و بەبێ سەرپەرشت و ڕێک و پێچی ناکرێت، کەواتە بوونی سەرپەرشت و ڕێک و پێچی ئەلئینتیظام واجبە، وەک ئەم بناغە شەرعیە کە دەڵێ ما لا يتم الواجب إلا به فهو واجب، و ئەو شتەی کە واجبێک بەبێ ئەنجامدانی ئەو ئەنجام نەدرێت ئەویش هەر واجبە و پێویستە. حەزرەتی عومەر بەڕ ڕەزای پەروەردگار بکەوێ فەرموویەتی: لا إسلام بلا جماعة، ولا جماعة بلا أمارة، ولا أمارة بلا سمع وطاعة. واتا ئیسلام نییە بەبێ جەماعەت، جەماعەتیش نییە بەبێ سەرپەرشت، سەرپەرشتیش نییە بەبێ گوێڕایەلی و پەیڕەویکردن. جیم ئاگاداری سێهەم، یەکڕێزی و یەکپارچەیی پاش عەقیدەی پاک و خاوێن و داخوازیەکانی و پاش ئامادەبوون بۆ جیهاد و شەڕکردن لە ڕێگای خودادا هۆیەکی زۆر گرنگە بۆ پیرۆزبوونی مسلمانان، وەکو خوا ڕێنمایی کردوین و لە سوڕێ ئەلئەنفال ئایەتی 45 دەفەرمێت: وأطيعوا الله ورسوله ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين. واتا پەیڕەوی خوا بکەن و پەیڕەوی پێغەمبەرەکەیشی و ناکۆچی دروست نەکەن، چونکە شکست دەخۆن و ناو و هێز و شۆرەتتان لەدەست دەدەن، بەڵکو پێویستە خۆگر بن، بەڕاستی خوا لەگەڵ خۆگراندایە. کەواتە ئەگەر مەبەست ئاینی خوایە و سەربەرزی و عیزەتی مسلمانانە، دەبێت چەند دەستەیی دروست نەکرێت و لەسەر کەم و کوڕیەکانی کاربەدەستان بەشبەشی و جوداوازی و ناکۆچی دروست نەبێ، چونکە بێگومان شکست و سەرشۆڕی بەدوادادێت، بەڵکو پێویستە بەڕاستی ئاینی خوا وەرگرین و یەک ڕێز و یەک پارچە بین، وەکو پەروەردگار لە سوڕەی ئالی عیمران ئایەتی 103 دەفەرمێت: واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. واتە دەست بگرن بە ئاینەکەی خواوە هەمووتان و بەش بەش نەبن. دال بوونی سەرپەرشت و ڕێنمە یەکێکی ترە لە ئیشە گرنگەکانی ئیسلام و پێویستە مسلمانان بە چاوێکی وردەوە تەماشای بکەن، چونکە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم فەرموویەتی: من مات وليس عليه إمام مات ميتة جاهلية. واتە هەر کەسێک بمرێت ئیمامی نەبێت وەک مردووەکانی سەردەمی نەفامی دەمرێت. هەروەکو دەفەرمێ هەر کەسێ خۆی کەنار بدات لە پەیڕەویکردنی خوا وەختێ گەیشتە لای خوا لە ڕۆژی دواییدا هیچ بەڵگەیەکی نییە بۆ ڕزگاربوونی لە سزای خوا، و هەر کەسێک بمرێت و پەیمانێکی لە گەردندا نەبێ بۆ خزمەتی ئاین، ئەو کەسە ئەمرێت وەکو مردووەکانی سەردەمی نەفامی. ئیمامی نەوەوی دەفەرمێ کۆی زانانی مسلمان لەسەر ئەوەن کە واجبە لەسەر مسلمانان خەلیفە دابنێن بۆ خۆیان. ماوەردیش هەروای وتووە لە ئەلئەحکام السوڵتانیە. هەیثەمیش دەڵێ بزانن بەڕاستی یارەکان ڕەزای پەروەردگاریان لەسەر بێ یەک قسە بوون لەسەرەوەی کە دانانی ئیمام دوای نەمانی زەمانی پێغەمبەرایەتی پێویست و واجبە، بەڵکو بە گرنگترین پێویستیان زانیوە، بە شێوەیەکە پێشەچی بەوەوە خەریک بوون نەک شاردنەوەی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم. ها ئیبن تەیمیە دەڵێ پێویستە بزاندرێت کە سەرپەرشتیکردنی کاروباری خەڵک لە گەورەترین پێویستیەکانی ئەلواجباتی ئاینیە، بەڵکو ئاین ناوەستێت مەگەر بەو سەرپەرشتیە. قورتوبی لە تەفسیری ئاەتی ئینی جاعیل فی الئەرض خەلیفەدا دەڵێ هیچ ناکۆچێک نییە لە واجببوونیدا. دانانی پێشەوا و جێنشین کە گوێڕایەلی بکرێ و پەیڕەوی بکرێ نە لە نێوانگەلی مسلمانان و لە ناو پێشەوایاندا، لەم بارەوە دەیان بەڵگەیتر هەیە و لەبەر کەمی وەخت واز لە نووسینیان دەهێنین. کورد دەڵێ کەسێ کەسە ئەلفێ بەسە. تێبینی وشەی جیهاد لەو وشە گشتیانەیە کە شەریعەتی ئیسلام لە بەکارهێنانی دابوچوشی دەکاتەوە و تایبەتی دەکات بە شتێکەوە وەکو وشەی سەڵات کە لە لوغەتدا بەمانەی دوعا و نزایە، بەڵام شەریعەتی ئیسلام دایناوە بۆ ئەو بەندایەتیە تایبەتیە کە نوێژە. وشەی زەکات بەمانەی نەشونماکردن
یان پاک و خاوێنکردنەوەیە، بەڵام شریعەت بەکاری هێناوە بۆ ئەو ڕوکنە ناسراوەی ئیسلام کە بریتێ لە سەرفکردنی کەمێکی دیاری لە هەموو جۆرەکانی ماڵ یان لە زۆربەی بۆ ئەو هەشت تاقمەی کە دیاری کراوە. جاوشەی جیهادیش لە لوغەتدا بە مانای بەکارهێنانی ئەوەی کە لە توانادا هەیە بۆ بەرگری لە نێوان دوو لایەندا ئەگەرچی بەدانانیش بێ. جائیتر ئەگونجێ کە ئەو خەرجکردنی توانایە لە ئیشێکی دیاریدا بێ، چەک یان بێچەک، بە ماڵ یان بێماڵ، ئەگونجێ هەر بە قسە بێ. هەندێ جاریش بەکارهێنانی ئەو توانایە بە خۆگرتنەوە لە کردار یان قسەیە کە خودا پێی ناخۆشە. ڕوونتر بڵین وشەی جیهاد لە بابی مفاعلەیە و بۆ مشارەکەیە. جائیتر ئەو لایەنەکەی تر نەفس یان شەیطان یان سنوور بەزێنان یان بێباوەڕ و کافران بێ، واتە هەمیشە لە بەرامبەری باوەڕدارەوە یەکێک یان زیاتر لەوانە هەیە. دەشگونجێ ئەو جیهادە لە ڕێگای خوددا بێ یان لە ڕێگای شەیطاندا بێ. وەکو نەیسابوری دەڵێ جیهاد سەرفکردنی توانایە بۆ پەیداکردنی مەبەست، چ مەبەستی خوا بێ یان دژی خوا. ئەوە تا قورئان وشەی جیهادی بەکارهێناوە بۆ ئەو کەسانەی کە بەرگری خاوەن باوەڕان دەکەن لە باوەڕهێنان، وەکو ئایەتی 8 ئەلعنکەبوت و ئایەتی 15 لوقمان. وئین جاهەداکە، ئەگەر باوک و دایک هەوڵیاندا، ئینجا شەریعەتی ئیسلام ئەم وشەی هێناوە و تایبەتی کردووە بە جەنگ لە ڕێگای خوددادا، بەکارهێنانی تواناییە بۆ جەنگکردن لە ڕێگای خوادا و ئەم مانایە مەبەستە لە دەقی ئاەتە مەدینەیەکاندا و لە فەرمودەکانی پێغەمبەرماندا صلی الله عليه وسلم، واتە کەوترا فی سەبیل الله، واتە جیهاد لە ڕێگای خوادا. وشەی جیهاد لە 5 ئاەت لە سوورەتە مەکیەکاندا هاتووە کە سیانیان لە سوورەتی ئەلعنکەبوت ئاەتی 6 و 8 و 69 و یەکێکیان لە سوورەتی لوقمان ئاەتی 15 کە بە مانای لوغەتی مانا ئەکرێن، و پێنجەمیان ئاەتی 110 سوورەتی ئەننەحلە کە تەفسیر زانان بە مانا شەرعیەکەی دەزانن و دەڵێن ئەم ئاەتە لە مەدینە هاتووەتە خوارەوە. شانی باسە وشەی جیهاد 26,000 لە سوورەتە مەدینەیەکاندا هاتووە کە زۆربیان بە مانا شەرعیەکانە و مەبەست جەنگە لە ڕێگای خوادا و نابێ لەو مانایە لا بدرێن مەگەر بەڵگەی ڕۆشن هەبێ، وەکو فەرمودەی فەفیهما فەجاهید. لێرەدا مەبەست مانا لوغەتەکەیە. جا ئەوانەی کە لا ئەدەن لەو مانا ڕۆشنە شەرعیە فی سەبیل الله بۆ مانای لوغەتی زۆر بە هەڵەداچوون. خوا ئێمەش و ئەوانیش باشتر لە ئاینەکەی خۆی شارەزا بکات. ئامین. جا بۆ زیاتر ڕۆشن بوونەوە تەماشای ئاەتی 95 سوورەتی ئەننیسا و ئاەتی 4 سوورەتی ئەسەف بکە کە ئاەتی 10 و 11 هەمان سوورەت مرۆڤ هەڵئەنێ بۆ ئەو جەنگەی بەناوی جیهادەوە. ئیتر بە سوورەتەکانی ئەلئەنفال و ئەتتەوبە و ئەلقیتال دەتوانین بڵین سوورەتەکانی جەنگ، هەروەکو بە سێهەمیان وتراوە. فەرمودەی 25 لەپەڕە 138 عن الشداد بن أوس رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: قال تعالى: وعزتي وجلالي لا أجمع لعبد أمنين ولا خوفين، إن هو أمنني في الدنيا أخفته يوم أجمع عبادي، وإن هو خافني في الدنيا أمنته يوم أجمع عبادي. حديث صحيح أخرجه أبو نعيم. واتا لا شداد كري أوسوا كاوتيتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمويتي خواي خاونشكو فرمويتي قسم بعزت جلالي خم بو هیز بنديكم دو آسايش و دو ترز كوناكموا اگر لدنيادا لمن نترسا من لو روجدا كهمو بندكانم كودكمو ديترسينم و اگر لدنيادا لم ترسا من هي مني اكموا لو روجدا كهمو بندكانم كودكموا واتا پێویستە مرۆڤ خوای خۆی بناسێ و خۆی لە خراپە و تاوان لا بدات، چونکە هەرچەند بژی دەبێ هەر بمرێت و بچێتە بەردەم خودای خاوەن هێز و دانا و زانا و هەژماری هەموو شتێکی لەگەڵاکرێ. ئەگەر لەم دنیادا هەژماری ئەوەت کرد ئەوە سەربەرزانە لەو دادگا ڕزگار دەبی، ئەجینا لەو ڕۆژەدا شەرمەندە و سەرشۆڕ دەبی. ئەوەی لەم فەرموودە بەنرخەوە دەگیرێت بریتیە لەمانەی خوارەوە. یەکەم، عزت و جلال دوو وەصفی خودان و خدا بەخۆی سوێن دەخوات. ئەمە تەنها بۆ خدا ڕەوایە، نابێ بەندەی خدا لەم بارەوە لاسایی خوا بکاتەوە.
سوێند بە غەیری خوددا بخوات، چونکە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرموێ: من حلف بغير الله فقد كفر أو أشرك. هەر کەسێک سوێند بە غەیری خوا بخوات یان کافر ئەبێ یان مشریک. سوێند خواردن تەنها بەخوا و بە سیفەتەکانی ئەو ڕەوایە و بەس. دووەم، دنیا بۆ تاقیکردنەوەی ئێمەیە و جاچێ لێرەدا لە خوا ترسا و مافی خودای جێبەجێ کرد لەو دنیادا ڕزگاری دەبێ و چێژ لێرە نەترسا و دووساری سزای ئەو دنیا دەبێ. سێم، ترسان لە خوا مای سەربەرزی مرۆڤە و بەڵگەی ژیری و داناییەتی. وتراوە رأس الحکمە مەخافەتی الله. سەری هەموو داناییەک ترسانە لە خوددا. ترسان سێ جۆرە، جۆرێکیان نەپاداشتی هەیە و نەسزا کە بریتێت لە ترسە سروشتیەکان وەک ئەوەی لە ناکاودا دەنجێکی تون ببیسێ یان چاوی بەمارێ یان دڕندێک بکەوێت بترسێت. ئەمە نەتاوانبارە بێت و نەپاداش دەدرێتەوە. زۆری دووهەمیان تۆڵەی لێسێنرێتەوە وەک ترسان لە غەیری خوا بۆ لە ناوچوونی ژیان و بژێوی یان هەر جۆرە ترسێک کە بیری لێ بکاتەوە و واز لە بەنداتی خوددا بهێنێ، چونکە بەڵگەی نەزانی و کەم باوەڕی مرۆڤە و تێنەگەیشتنە لە قورئان و فەرموودە ڕاستەکانی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم. ئەجینە نەجیان و نەڕۆزی هیچ کامیان بەدەست کەس نەسپێراوە و تەنها خوا خۆی بڕیارەدات وەکو دەفەرمێت: وفي السماء رزقكم وما توعدون. واتە لە ئاسمانەوەیە، واتە لە خواوەی ڕۆزی ئێوە و کە بەڵێنتان پێدرێ. واتە ئەگەر ئەو ئیرادەی سوودیان زیان نەکات کەس ناتوانێت هیچ کامیان بکات. جاکەی ڕەوایە مرۆڤی ژیر لە کەسێک بترسێت کە هیچ توانایەکی لەو بارەوە نییە. ئەڵێن جارێکیان پادشایەک بە پیاوێکی چاچی وت: هەرچیت پێویست بوو پێم ڕاگەێنە بۆت جێبەجێ دەکەم. ئەویش لە وەرام داوتی: پێویستی خۆم بە کەسێکی لە تۆ گەورەتر ڕاگەیاندووە. ئەگەر بۆم ئەنجام بدات سوپاسی دەکەم و ئەگەر ئەنجامی نەدات بە بڕیاری ئەو ڕازیم. خوایش لە سوورەی ئەلبەقەرە ئایەتی 150 دەفەرموێت: فلا تەخشەوهم وەخشەونی. واتە لە خەڵک مەترسن و لە من بترسن. هەر بۆیە وتراوە گەورەترین تاوان ترسە. بەداخەوە ئەم جۆرە ترسەیە کە ئەمڕۆ ئیشی مسلمانانی خراپ کردووە و توانای هیچیان نەماوە و دژمنیان بە کەیفی خۆیان سەرۆت و سامانیان تاڵان دەکەن و عەقڵ و بیریان دەدەزن و لە سوودی خۆیان بەکاریان دەهێنن بێ ئەوەی مسلمانێک هیچ دەنگێکی ناڕەزایی لە دەم دەربێت. بۆچی؟ نەوەک ژیان یان گیانی لێوەربگرن. زۆری سێهەمیان ترسان لە خوایە کە بەو ترسە مرۆڤ بە گەورەترین پلەی خواناسی و بەنداتی دەگات. ئاشکرایە ئەم ترسە وەختێ پەیدا دەبێ کە مرۆڤ خوای خۆی بدۆزێتەوە و بیناسێت. جا چەندێک چاتر خوددا بناسێت زیاتر لێی دەترسێت و ئەو ترسێک کە پێویستە مرۆڤ هەیبێت، چون خوا دەفەرمێت: وإياي فارهبون ودەفەرمێ وإياي فاتقون. واتە تەنها لە من بترسن و تەنها لە تۆڵە و سزای من خۆتان بپارێزن، چونکە ئەم ترسا دەبێ بەهۆی کردنەوەی دەرگای هەموو خەیر و خۆشێک بۆ مرۆڤ. وەکو پەروەردگار دەفەرمێت: ومن يتق الله يجعل له مخرجا. واتە هەر کەسێک لە خوا بترسێت پەروەردگاریش ئیشەکانی بۆ ئاسان دەکات. و دەفەرمێت: ومن يتق الله يكفر عنه سيئاته ويعظم له أجرا. واتە هەر کەسێک لە خوا بترسێت خوا تاوانەکانی لەسەر لا ئەبات و پاداشی گەورەیشی ئەکات. هەروەها لە سوورەی ئەلئەنفال ئایەتی 29 دەفەرمێت: يا أيها الذين آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا ويكفر عنكم سيئاتكم ويغفر لكم والله ذو الفضل العظيم. واتا أي أواني كباورتان هناوا ئەگەر لە خوا بترسن خوا ڕێنمایەکی واتان دەکات کە بە چاچی ڕاست و ناڕاست لە یەکجیا بکەنەوە و تاوانەکانتان داپۆشێ و لێتان خۆشە بێ. وەخوا خاوەنی خەیر و چاکەی گەورەیە. هەروەها دەفەرمێت: واتقوا الله لعلكم تفلحون. واتە لە خوا بترسن تا ڕزگار بن. و دەفەرمێت: فاتقوا الله لعلكم تشكرون. واتە و لە خوا بترسن بۆ ئەوەی سوپاسگوزاری خوددا بکەن. جا ئەم جۆرە ترسەیە کە دەبێ بەهۆی هێمنی و نەترسانی ڕۆژی دوایی
وەکو لەم فرمودەدا فەرمووبووی وإن هو خافني في الدنيا أمنته يوم أجمع عبادي و ئەو ترسەیە کە دەبێ بەمای دوو بەهەشت بۆ کابرا وەکو پەروەردگار دەفەرمێت ولمن خاف مقام ربه جنتان واتە و بۆ ئەو کەسەی بترسێ لە مەقام و گەورەی پەروەردگاری خۆی دوو بەهەشت هەیە. بەڵگەی ڕاستی ئەم ترسەیش ئەوەیە کە مرۆڤی خاوەن باوەڕ هەمیشە لە بیری کار و کۆششی چاکدا بێ وەکو پێغەمبەرمان صلى الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک بترسێت شەو بەدەم ڕۆژەوە ئەدات لە ڕۆیشتندا واتە زۆر پەلاکات لە بەنداتیکردن و ئیشی چاکدا و هەر کەسێک ئاوا جوڵایەوە ئەگاتە جێگای مەبەست. ئاگادار بن کەلوپەلەکەی خوا زۆر گرانە، ئاگادار بن کەلوپەلەکەی خوا بەهەشتە. بەڕاستی پێویستە مرۆڤ لەو زاتە پایەبەرز و خاوەندە سەڵات و بێنیازە بترسێت، چونکە ئینە بەطشە ڕەبیکە لەشەدید، بەڕاستی تۆڵەی پەروەردگاری تۆ زۆر توند و بەهێزە. بۆیە پێغەمبەری ئازیزمان صلى الله عليه وسلم دەفەرموێ لو تعلمون ما أعلم لضحكتم قليلا ولبكيتم كثيرا. واتا ئەگەر بزانن ئەوەی کە من ئەیزانم کەم پێدەکەنین و زۆر دەگریان. منیش دەڵێم اللهم إني أعوذ بك منك آمين. فرمودەی 26 لاپەڕە 143 عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله عز وجل ليرفع الدرجة للعبد الصالح في الجنة فيقول يا ربي أن لي هذه؟ فيقول باستغفار ولدك لك. حديث حسن أخرجه أحمد في مسنده. واتا أبو هريرة خوالي رازي بيه دڵێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی بەڕاستی خودای بەدەسەڵات و باشکۆ پلەی بەندەی چاک بەرەبەرە بەرز دەکاتەوە لە بەهەشدا. ئەویش دەڵێ ئەی پەروەردگارم ئەمەم لەکوێوە بۆم هات؟ پەروەردگاریش دەفەرمێت بەهۆی ئەوەی کە منداڵەکەت داوای لێخۆشبوونی بۆ کردیت. لەم فەرموودە بەنرخەوە دەردەکەوێت کە منداڵی باش نزا و چاکەی بە باوکی دەگات و دەبێ بەهۆی بەرزبوونەوەی پلەی باوکی لە بەهەشتدا. وەکو لا فرمودەیەکی تردا کە ئیمامی مسلم لە ئەبوو هورەیرەوە بەیانی دەکات کە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم فەرموویەتی إذا مات الإنسان انقطع عنه عمله إلا من ثلاثة إلا من صدقة جارية أو علم ينتفع به أو ولد صالح يدعو له. واتا هەر کاتێ ئینسان مرد کۆتایی بە ئیشەکانی دێت مەگەر لە سێ ڕێگەوە. یەکەم چاکەیە کە لە پاش خۆی بمێنێتەوە وەکو دروستکردنی مزگەوت و چارەخانە و قوتابخانە و پرد و ڕێگاوبان. دووهەم زانستێکی لێبەجێ مابێ کە پاش خۆی خەڵکی سوودی لێوەرگرن. سێهەم منداڵی باش کە پاش مەرجی خۆی دوعای خێری بۆ بکات. لەم فەرموودە بەنرخەوە ئەمانەی خوارەوە وەردەگیرێت. یەکەم پێویستە ئەولاد دوعای چاک بکات بۆ باوکی تا هەم جێگای باوکی خۆشتر ببێ و هەم بەڵگە بێ لەسەر بەوەفایی و چاچی ئەولادەکەیش سەبارەت بە باوکی. دووهەم بەڵگێ لەسەرەوە کە خاوەن باوەڕان پێش حەشر و کۆبوونەوە دەچنە بەهەشتەوە، بەڵام بە شێوەی باڵندەیەک وەکو لە فەرمودەی ڕازدا هاتووە. سێهەم بەهەشت دروست کراوە وەکو ئایەتی 133 ئالی عیمران پەروەردگار دەفەرموێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. واتا پەلەبکە بۆ لای لێخۆشبوون لەلایەن پەروەردگارتانەوە و بەهەشتێک کە پانیەکەی بە ئەندازەی ئاسمانان و زەویە ئامادەکراوە بۆ پارێزکاران. چوارەم باوکو و ئەولادی چاک سوود لە یەکتر دەبن، خراپ هەر خراپە و بێکەڵک. پێنجەم بەندەی چاک لە بەهەشدا قسە و گفتوگۆ لەگەڵ خودادا دەکات و وەکو لە فەرمودەی باوکی جابریشدا باس کراوە. فەرمودەی 27 لاپەڕە 146 عن شريح قال سمعت رجلا من أصحاب النبي صلى الله عليه وسلم يقول
قال النبي صلى الله عليه وسلم قال الله تعالى يا ابن آدم قم إلي أمشي إليك وامشي إلي أهرول إليك رواه أحمد. واتە لا شوڕەی دەڵێ بیستم لە پیاوێک لە یارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەیوت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی خدای بڵند مەقام فەرموویەتی ئەی کوڕی ئادەم هەڵسە بەرەو لای من دێم بۆلات بێی بۆلام بەپەلە منیش بەپەلا دێم بۆلات. هەروەڵا ڕۆیشتنێکە لە نێوان ڕۆیشتنی سروشتی و بازداندایە بە کوردی گورگە لۆقەشی پێدەڵێن. لەم فەرموودەوە بەڵگەی میهرەبانی و دڵسۆزی خوددا دەردەکەوێت سەبارەت بە بەندەکانی. هەر بەندێ ویستی بەرەو لای خودای خۆی بگەڕێتەوە خودای خاوەن سۆز بەدەمیەوە دێ و یارمەتی دەدات و ڕێگای بۆ ئاسان دەکات. و ئەگەر بەندەکەوتە ڕێپێوان بەرەو خودای زۆر لەوە زیاتر بەرەو پیری بەندەی خۆیەوە دێ و زاناتر و چاو ڕۆشنتری دەکات. هەروەکو پەروەردگار لە ئاەتی 69 سوڕەی ئەلعنکەبوت دەفەرموێ والذین جاهدوا فینا لنهدینهم سبولنا. واتە ئەوانەی کە لەبەر ئێمە خۆیان زەحمەت بدەن بەڕاستی ئێمەش ڕێنمایی ئەوان دەکەین و تەواوی ئیشە باشەکانیان پیشان دەدەین و یارمەتیان دەدەین. لەم فەرموودا بەنرخە ئەمانەی خوارەوە وەردەگیرێ. یەکەم پێویستە مرۆڤ تەوبە بکات و بەرەو خوددا بگەڕێتەوە چونکە خوددا دەفەرمێ قم ئیلەیە وەمشی ئیلەی هەڵسە بۆلام و بڕۆ بۆلام. هەروەکو لە قورئاندا پەروەردگار لە ئاەتی 8 سوڕەی ئەتتەحریم دەفەرموێ يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار. واتە ئەی ئەوانەی کەوا ئیمانتان هێناوە بگەڕێنەوە بۆ لای خوددا و تەوبەیەکی خاوێن بکەن نزیکە کە خوددا لە تاوانەکانتان خۆش بێ و بتان خاتە ناو بەهەشتەکەیەوە کە بە ناویاندا چەندین جۆگە دەڕوات. و لە سوڕەی ئەننوور ئاەتی 31 دەفەرموێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. واتە هەمووتان بگەڕێنەوە بۆ لای خوددا ئەی خاوەن باوەڕان بەڵکو ڕزگار ببن. دووەم خوددا تەوبەی بەندەی خۆی پێخۆشە چونکە هەرچەند کە خراپیش بێ هیچ زیانێک بە خوددا ناگات و هەرچەند چاشیش بێ دیسان هیچ سوودێک بەو ناگات چونکە ئەو بێنیازە و پێویستی بە هیچ کەس نییە و خەڵک نیازیان بەو هەیە وەکو لە فەرمودەیەکی تری قودسیدا هاتووە و ئەویش بەم ژمارەی خوارەوە کە دەینووسین چونکە ئەو بێنیازە و پێویستی بە هیچ کەس نییە و خەڵک نیازیان بەو هەیە.